ev dem û hemû demên we xweş min temaşevanên hêja. Ser ekranên Arwar TV em bi bernameyeke nû ya rewş li pêşberî we ne. Îro di bernama rewş de bi hevalê xwe hîwa xweşnav ji Brükselê ji Belçîka rojnamevan em ê bi hev re hineke li ser rewşa Herêma Kurdistanê bisekinin. Taybetî yani li ser pir mijarên Herêma Kurdistanê me bisekinin rewşa siyasî bi taybetî rewşa dîplomasî û her wiha hin xalên aktûel jî hene li ser wan xalan em ê bi hev re hinekê guftûgoh bikin. Heval hîwa tu bi xêr hatî. خێران دەربی کاک ئەحمەد چۆنی باشی سپاس dikim rewşa te baş e وەڵا گەلک باشە من شۆوان باشن سەلامەتە spas dikim Brüksel çawa ye rewşa Brükselê hewa Brükselê Brüksel weke dîplomasiya xwesar e وەڵا بروکسل وەک دیپلۆماسیا خۆ وەک بەرە یعنی لە پەرلەمانە ئەوروپای وەک بەرەیە ئیدی زێدەتر پەرلەمانە ئەوروپای ڤان چەند ساڵین دومایە زێتر تەکنۆکرات بووە یعنی تشتێک نەمایە بەناوێ پەرلەمانە ئەوروپای زێدەتر بووە تەکنۆکرات ئەز جارنا بەهانێک پەرلەمانتەران داخفم چ نینە دەبێژن وەڵی پەرلەمان زێدە دەسەڵاتی خۆ نەمایە زێدەتر ئەو گروپن تەکنۆکرات هەنا یعنی بەرێژ خوا ئەم بێژن پشتی بەهارە عەرەبی گەلک پرۆبلەم چێ بوون بەهارە عەرەبی هات پەنابەر هاتن داعش هات و پشتی وێ کۆڕۆناژی هات و ئەو وسا کردیەک و ئۆتۆماتیک لە پەرلەمانتەیەک گروپەکی تەکنۆکرات حاکم ببێ ژخوا یەکێتیا ئەوروپای بەرێ دەهات ڕەخنەکردن ئەم بێژن بە بەهانەیەک و کۆنسێ ئەوروپای ڕاستە ڕاست ژعالیە خەڵک بەنای هەڵبژارتن ونا یعنی ئەو تەکنۆکرات ژی هاتە سەرێ ئیدی بەڕاستیژی گەلک جار هەنێک ڕۆژنامەوان بە حەنەک دەبێژن دیکتاتۆریە تەکنۆکراتان Belê Parlamena Avrupayê mixabin weke berê nîne û bi taybetî ji sala par vir ve dema korona dest pê kiriye vir ve jî her ez bawar dikim Parlamena Awropa pir zêde tov jî nabe yan civîna çê nakin. نا پرکێمە جوینان چێ ناکەن بە تایبەتیژی دەربارەی پرسگرێکن ئەم بێژن وەک مافێ مرۆڤان فلان گاوا کوت و داخوازیەکی لەوان دکەی زوو بە زوو جواب نادەن ئیدی پرۆبلەمێن وسا هەنا جوین زێتر ئۆنلاین چێ دەبن Mixabin yani Parlamena Avrupayê tu zanî berê zêdetir yani bi taybetî ji aliyê me Kurdan ve ji aliyê gelên em bê ne endamê Yekîtiya Avrupayê ne duwarê mafê mirovan da zêde balê dikişan ser xwe yani me bi xwe jî bi taybetî me Parlamena Avrupayê de pir kar kir yani zêdetir xebatê me derbarê mafê mirovan da bû demokrasiyê de bûn ama Parlamena Avrupayê mixabin va salê dawî yani weke tegot wiya weke rêxistineke teknokratan. Li Belçîka bi giştî rewşa Covid çawa ye heval hîwan? ڕەوشە کۆڤید وەڵی باشە یعنی بەلجیکا دەستپێکێدا هەنێک وەندایە زێدەدان دەستپێکێدا ینی بە قاسێک و کەپاسیتەیە نەخۆشخانێن بەلجیکا لە گۆڕی هۆڵندایە گەلێکی زێدەترە ینی دو قات و سێ قاتە و تەدبیرژی هەبوون لێ دەستپێکێدا ئیدی ئەو کۆڕۆنا کەت ناو ماڵێ پیران ماڵێ اختیاران ئەوێن پەنسیۆن ئەوێن و دەناوە پەنسیۆنێندانا ئەم بێژن لە ماڵی خۆ نامینێن لە ماڵی دەولەتێدا دەمینێن لە خەستەدا زێدە مرن چی بوو؟ ڕاستە ینی دەوردا زێتر تێبووش بێک و ئەو ماڵێن پیران ماڵی اختیاران یعنی گەلێک ماڵ هەنە 10,000 کەس 20,000 کەس تێدایە ینی حەمشیرەیەک دکتۆرێک نەخۆش ببێ هەمیان نەخۆش دکا ئێدی وسا بوو ینی دەوردا هەنێکی بەڕاستی وەندایە مەزن چێ بوو لێ نەها باش yani li hemû Ewropayê da bi taybetî malê ixtiyaran malê pîran epat Fransîcê ra dibêjin di wan dera da zêde kes ciyana xwe ji destan hinekî komplo teorî jî hene dibêjin bi taybetî dewlet dixwazin ku însanên ixtiyar bimirin neke li ser bütça dewletê bûne bar
نەکی باری خۆت خازن سبک ڕاستە ئەین شتێ وساتێن گوتن لێ باوەڕ ناکەم ینی ئەو تەنێ ینی کەماسی ئەوە ینی دەوردا 20,000 کەس دژی 20,000 کەس بژی دوو کەس نەخۆش بکەون ئەو اختیار زوو دەگرن ینی نەخۆشیوانی کرۆنیکی نۆرماڵە ینی لە فابریکەیەکی 20 کەس دشغڵن 20 کەس ئەم بێژنی یەک کەس نەخۆش دەکەوێت 10 کەسان نەخۆش دکێ لێ لەوردا 20,000 کەس بژی هەگەر یەک کەس نەخۆش بکەوێت احتیمالە 10,000 کەسی نەخۆش بکە ینی ئەوە ڕەوشە دەرزیا چەوەیە ئاشی دەرکەتێت زۆنی باشە نەها یە چەند ساڵی دکارن لەخوا بخن نەهاڵ بەلچیکا نەها ئەس باوەڕم یێ دەردۆری 5 ساڵی لە خۆ دخەن ئیدی ئەو هەیڤ دەرباز ببە ئیدی هەیڤا وەرێ مەها شەشێ و هەفتێ ئیدی حتا 18 ساڵیژی هەمی دیکارن لەخۆ بدەن ئەس باوەڕکە باشە فرانساژی داخستنە 5 ساڵی yani 5 ساڵی ne dikarin derziya li xwe bixin Ewropa betevayî wisa bawerk belê Eval yo em derbasê rojeva xwe esasî bibin rewşa Herêma Kurdistanê tu weke rojnamevanek hem li Belçîka li Brükselê û bi taybetî jî tu biliyê te bi başûr ve bi herêmê ve girêdayî xurtin dikarî wisa panorameke rewşa başûr bi taybetî ya siyasî ji me re çêbikî belê yanî başûr ji xwe rewşekî wî yani rewşa siyasî niha li başûrê Kurdistanê çawa ye yani ew rewşa siyasî ya beriya 30 salî berengekî berdewam dike dîsan jî yani em bêjin tenê şerê navxwî jê derxe ya piştî sala 1994 çêbû lê ew mantiq û ew sîstem ew mentalîte berdewam dike dîsan jî dû partî hene her partiyek li snûrê xwe ye û jeopolîtîka wan jî hatiye eyarkirin yek zêdetir nêzî Îranê ye ew ê din zêdetir nêzî Tirkiyeyê ye êdî piştî dema referanduma 2017 de ji xwe ew balans henekî xirab bibû êdî niha ew balans henekî çêbûye lê dîsan jî dewarê aborî de rewş gelekî xirab li Başûrê Kurdistanê dewarê needaletiyê de needaletiyekî mezin heye بەتایبەتی ژی نەها هەڵبژارتنی عراقی نزیک دەبن ئێدی دیسان هەر پارتی هەر ئالی هەوڵ دەدا سەرۆک عەشیرەتێکی ئەم بێژن سەرۆکێ ماڵباتێکی ئانجی کەسێکی بەناو دەنگ دەناوا پارتیەکی دنێ ڤەقەتینێ هەنێک پەرەیان بدێ بینە سەر تەلەڤیزیۆنی ڕێکلامان پێ بکە و بەوێ ڕەنگی بکەون هەڵبژارتنێ ji xwe yanî em bêjin ev 16 sala neft petrol li Başûrê Kurdistanê tê firotin ev neft heta em bêjin 10 sal beriyan heta 7 sal beriyan hajî li rêka tenkeran da diçû her derê diçû İsraîlê heta diçû Pakistanê jî diçû Efganistan jî derêka Îranê filan û bêwan diçû Tirkiyeyê ji xwe lê ev 7 salên dumayê êdî derêka boryan diçe Tirkiyeyê zêdetir dewirda henekî dîsan yanî problemên mezin hebûn yanî ev 16 sala petrol li gorî destûra bingehîn yanî ku zêdetir bi înisiyatîfa Mam Celal Talabanî rehma Xwedê lê bê Kak Mesûd Barzanî û Newşîrvan Mustafa yani bi înisiyatîfa wan ez nabêjim tenê hatiye îmzakirin bi înisiyatîfa wan destûra bingehî hatiye nivîsandin ji bo ku piştî tu jî dizanî piştî 2004 heta ku Kurd û partiyên Kurdan û serokê Kurdan li meydanê bûn berastî rewşa partiyên dinê ya Şîa û ya Suniyan gelekî lawaz bû yanî nebûn û kesên ku hebûn jî gelekî dewarê siyasî bêtecrübe û paşketî bûn loma înisiyatîv destê Kurdan da bû zêtir ew destûra bingehîn zêtir ji aliyê Kurdan ve hat amadekirin hat nivîsandin lê balansek hat çêkirin di navbera Kurd yani destûra bingehîn ya Iraqê tu dibêjî ne ya Iraqê û li gorî destûra bingehîn petrol mafê hikûmeta merkezî ye yani hikûmetên herêmî
نەشێن نەکارن پترۆل بەسەری خۆ بەبێ ئیزنی حکوومەتە مرکزی و پەرلەمانی بە تایبەتی پەرلەمانە مرکزی عراقیە فدرال نەکارن بفرۆشن لێ ئەv 16 ساڵە ئاv نەفت وسا تێ فرۆتن و ژغینی و نفتێ پترۆلی دفرۆشن تورکایە و گرێبەستێن 5 ساڵن هاتن ئامادەکردن لێ پەریاویژی خویانینە و موچە اول هیوا yani petrola herêma Kurdistanê niha ji aliyê hêzên Kurdan ve tê firotin. ڕاستە یعنی ئەو پترۆل شخوا پرانی بیرێن و نەهادە دەستێ کورداندانە حتا پشتی ڕەفەراندومێ نەهاتە گوهرتن پشتی ڕێفراندۆمێژی نەهات گۆڕتن ji بۆی و چەند سەدەم هەنە نەهاتنە گۆڕتن یەک خۆ پرانی بیران هێژی دەستی یەکێتی و پەدەکێدانە یا دووەمین یعنی ئەو بۆڕیا و لە کەرکووکێژی ئەم بێژن دچە جەیلان پنار دیسا دەستێ دەناو عردێ باشووری کوردستانیدا دەرباز دەبیین دیسا دەکاری بێژی ڕێاوێ ترانسپۆرتاوی لە دەستی حکوومەتە هەرێمی کوردستانیدا یعنی دەستێ یەکێتی و پەدەکێدایە لۆماژی ئەو بەوی ڕەنگی بەردەوام کرد حتا ئیرۆژی حیان نەهاژی پەترۆلا هەرێما کوردستانی ji aliyê hêzên Kurdan ve tê firotin. Peki çima tu dizanî ji sala par vir ve xwe pêşandamdan çêdibûn em bêjin meaşê peşmerga nehate dayîn yê memûra nedihate dayîn digotin bütçe ji hikûmeta merkezî ya Iraqê nayê ji ber vê yekê em nikarin meaşa bidin. Êwê demê ew arguman ne rast e? حکوومەتە مرکزی 16 ساڵان ئەم بێژن یعنی پترۆڵە عراقێ دەهات فرۆتن دەهات دچوو تورکایە حکوومەتە مرکزی هاویژێنینە چ قاسی تێفرۆتن ئەو پەرە دچن و هاویژینە کەس حیساب نادێ لێ پەرەیە کوردستانی حکوومەتە مرکزی دەدێ و حتا 2 ساڵژی بەریانە پشتی 2 ساڵان بەریانەها یعنی ئێدی جیلێکی نو ئینسانێ نو هاتن ناوە سیاسەتێ گەنجێن نو ئەو گەنجێن نوژی مەجبورمان هەنێکی ئەو تەکلیێن خۆی ئەحباب چاوەشی بە کوردان ڕانەبوون یعنی ئەو تەکلیا بە ئەحباب چاوەشی بەرێ بە سەرۆکێ کوردان ڕا لە قەهوەیەکی ئەوروپای و فەڕەنسای و بریتانیا و ئەمریکایدا ئەو تەکلی نەبوون یعنی ئەو گەنجن هاتن لە ناوە میلەتدانە و میلەت ژی بە تایبەتی میلەتی بەسڕایە و ئەم بێژن کەربەلا نەجەف بەغدایە ژوان ڕادگوتن یان دگوتن باشە ئەم ئەو هون ji حیسەیەمە ji بەشێنمە پەرە دەدەن کوردستانی و لە کوردستانێژی حکوومەتە کوردستانی پترۆل دەفرۆشە و نەحیساب دەدێەوە نەحیساب دەدێ میلەتی خۆشی ئەو وسا نابە گەرەک ئەو تەکری هەنێکی سەر ڕاز بێ لۆمە ئیدی پشتیوێ ئەو ینی پەرلەمانتوێ عراقی ئیدی قانونێ نو دەرخستم بەریا دوو هەیڤان ئیدی بە سەرۆکاتیا قوبات تاڵەبانی لە هەفکردنەک هات ئاواکردن بەرێ پەرلەمان تۆ دگۆ هون 450,000 بەرمیل نەفتێ لە ڕۆژێکیدا بدەن کۆمپانیایە سۆما کۆمپانیایەکی عراقیە ئەمێ لە هەمبەریوێ موچەیە هەرێما کوردستانی بەبێ قسوور بەبێ کەماسی دەوەختی خۆدا بشینن لێ پشتی ڕێککەتنە یعنی لە هەفکردنە بەریا دوومەهان ئێدی ئەو هات گۆتن نەها پەرلەمانە عراقی پترۆلژی ناخوازێ دەبێژن تەنێ هون هێژمار بدەنمە ڕقم بدەنمە هون چ قاسی وە فرۆتیە هون تەنێ وی بدەنمە ئەمێ پەرە دیسان لە بەغدایی بشینن ئێنها بە مندۆ yani wisa dikin dixwazim bizanin çi qas petrola Kurdistanê hatiye firotin wî jî ji bütçê bixînin yê din bişînin عینەن تەنێ پەرلەمانە عراقی دخوازە کۆنتترۆلێوی هەبە پترۆژی ناخوازێ بەرێ پترۆل دەخوازن لێ مندۆ بە ئەندامێکی کۆمیسیۆنە مالیڕە ئاخفت لە بەغدایە ئەو بەخۆ کوردەژی ینی نێزی پەدەکە و یەکێتیەژی زێدەتر لێ ئەو سامیمی ژمەڕا دگۆ حتانەها هەولێر ڕقەمێکی دروست ji بەغدای ڕەنەشاندە لۆما دیسا پرزگرێک هەنە دەوی واریدا هێژی پرزگرێک نهاتن چارەسەرکردن لێ هەنێکی ئەمریکا زەختان دکە ئەمریکا ناخوازە ژوێ زێدەتر
هەرێما کوردە ناوبەرە هەرێما کوردستانی و بەغدایدا تەڤلی هەوی چێ ببن ji bo ku kontrolayî bi temamî winda dibe ji xwe îran heye yanî îran desthilatê wî gelekî zêde ye li ser Iraqê û Tirkiye jî li çiyan de operasyonan dike tevlî heviyan dike loma yanî Amerîka hinekî zextan dike dixwaze hinekî ew bidê sekinandin heta hilbijartin derbas dibe. Eval hîwa destpêkê de te got QDP nîzikê Tirkiye yeneke nîzikê Îranê ye. Dema QDP nîzikê Tirkiye be yeneke nîzikê Îranê be wê demê tîkiliyê QDP û yenekê bi Amerîka re çewane û her wiha ez dixwazim yanî ji ber ku tu li Belçîkayî tu dizanî tîkiliyê QDP û yenekê bi Yekîtiya Ewropayê re çewane. Yani Amerîka zêdetir bi QDP re di nava têkiliyê baş de yan bi yenekê re yan jî wek hev dimeşîne û Yekîtiya Ewropayê bi wan her du hêzara çawa tîkiliyê xwe dimeşîne. تەکیە یەکێتی ئەوروپای بەری هەر تشتی بە کورتی هەنێکی ڕۆتینیە یعنی تەکیەکی وان زێتر نینە ئەو ساڵێن دومایە هەنێکی پشتی هاتنە ماکرۆن دەخوازە هەنێکی تەکلیاخوا بە بەغدای ڕا ئاوا بکە و لێ خویا دکە ماکرۆنژی هەنێکی لە پۆلەتیکای کوردان هەنێکی ناڕەحەتە ji bo ku herî dawiyê ku hat Bexdayê nehat Hewlêrê êdî berpirsê Kurdan ban kirin gotin hûn werin Bexdayê ez nayêm Hewlêrê ew anîn Bexdayê li Bexdayê bi wan raxift û piştî wê ji çi kê Kurda rehetsiz e Makron? Nizanim lê yanî em nizanin em rojnamevanin tiştê ku li yani di piş perdê de tu divê jî em texmîn dikin jê rehetsiz e. رحسزن جبوی کو او نهات هولێرێ یعنی هەر کەستێ هەولێرێژی دەما کو دچن بەغدایە مەسەلەن بەریا شان ڕۆژان برێکمە گەرک هات بەغدایە پشتی هات هەولێری پاپاژی چوو بەغداتê ji Bexdatê çû Kurdistanê. ڕاستە یعنی جۆ بایدن jî berê dema alîgirê Obama bû dihat hewlêrê yanî problem qet nebûye lê hinekî Makron nehat Bexdayê nehat hewlêrê nêçîrvan û qubat Talebanî ban kirin belki ajanda Macron dest nedaye belki dema wî tune biye dibe lê balkêj bû piştî wê bi çend saetan nêçîrvan Bexdayê nêçîrvan Barzanî li Bexdayê çû Enqerê êdî bi Erdogan û Çawiş Oğlu ra hevdîtin çêkir yanî tekiliya Ewropayê bi giştî divê astê de ama yani meriv dikarin wisa jî şîrove bikin heval hîwa yani têkiliyê bi taybetî QDP bi Tirkiye re tu zanî başin têkiliyê Macron jî bi Tirkiye re pir zêde nexweşin. Rasta. Yani mümkün e divê derê de jî pîrozekî çê bibe. احتمال peyamek şandibe li rêka Nêçîrvan Barzanî bêguman peyamek şandiye ji Tirkiyeyê ji lê ew peyam çiya em sedî sed hêjî me fam nekir yani. Peki bi Amerîka re têkilî çawa dimeşin yani yeneke û QDP? Beriya yani bi Amerîka re tekiliye wan normal e ji bo ku heta niha Amerîka mûçê pêşmergeyan dide. Yani tekiliye yeneke bi İranê re Amerîka rehetsiz nake? نه حتى نها او دنگا بردوام وسايا جبوي كو هنكي حقيقه يعني واقعيه وصاد خوازه يعني تو سليمانيه بيتون انجيل هوليري بيتون كاري تكليه بوان را نبا قط نبا لي او تكلي هنكي ايدي جرك سنوري وان هذا سنوري خوا درباز نكا بيغومان يعني دبي وارده بيغومان خطين صور هنا و ئەو خەتێن سۆر دە دیپلۆماسیەدا جارناجار ئەم دبینن حتا چ دەرێ دچن لێ تەکلیەکی جوجوداژی هێژغێنی ئەمریکا تەکلیە ئینگلیزانە یعنی ئینگلیز بریتانیا لە ڕێگا کۆنسۆلۆساخۆ لە عێراقێ بە تایبەتیش لە هەرێما کوردستانê ئەو ساڵا داویە بە تایبەتی یعنی هەر ڕۆژ بە سەرۆک عەشیرەتێکی ڕا هەفدیتنێکی چێ دیکن هەر ڕۆژ بە تەکیەیەکی ڕا یعنی ئان تەکیە نەقشبەندیان ئانجی تەکیە شێخی قادریان ئەو دکەن ئیدی تەکیە شێخی قادریان زێدە ئەوێوی نەمابوو ڕۆڵاوی نەمابوو میوان خانەیەوی و خەڵک نەدەچوو لێ پشتیکو بە کۆنسۆلۆسا بەریتانیای را چەند هەفدیتن چێبوون هەم نەویە شێخ مەحموود بەرزەنجی لە لۆندنێ ڤەگەریا تەکیە ژنوڤە ئاوا کرد هەمژی تەکیە کەس نەزانی هەیە
ئیدی ئەڤ هات ئاواکردن ژالیە شێخ نەهرۆوە و تەکلیێوان بە عەرەبێن سنی ڕاژی پڕخورتن یعنی بەوێ ڕەنگی هەنێکی ئەوێ ئینگلیزانژی هەیە سیاسەتێکی وان هەیە siyaseta İngiliz'a yani tekili İngiliz'a ve başvura ne ki ewa Amerika başı gireydaye ne nizgati Amerika başı gireydaye. يعني دبك وصابلي Yani İngilizce tekiliye bir meşinin Amerika jî kem zede neziki İngiliz'a yani İngiliz neziki Amerika meşinin. يعني نزانم سەدی سەد باوەڕ ناکەم وسابە ئەمریکا هەنێکی تەکلیەنوان زێدەتر هەنێکی تەکلیەن ڕسمیترن بە پەرلەمانتۆڕا هەیە بە پارتیان ڕاهەیە یەک بە یەک لێ زێدەتر بە سازیان ڕا تەکلیان İngiliz dövêjî daha zêdetir jî bi ئینگلیز زێدەتر دشنە ناو بەشێن ئەمبێژن چینێ جۆریا جۆر بە جۆر بەشên civakê. جۆر بە جۆر زیاتر چینیان زۆر یانی عشیرەت تەریقات لەور لەناو عەرەبانجیدا وسایە یعنی بە شێخانڕا ev siyasetekî kevin ya İngilîzaye berê da jî İngiliz û sabûne. ڕاستە یعنی تەکیلی بەوێ ڕەنگینە لێ هەر کەس دکارێ بێژە مرۆڤ بێژە هەر کەس بە هەر کەسی ڕا تەکیلیە خۆ حتا جەیەکی هەنا Nava karê dîplomasiya Başûrê Kurdistanê de Rusya li kederiye hinekî basa Rusya jî bike. ڕاستە یعنی رووسیاژی کۆنسۆلۆساخوا هەیە لێ ینی ڕۆز نەفت کۆنتراکتێوی هەبوون بە باشووری کوردستانێرا بە عراقیژی ڕا هەبوون لێ ئەس باوەڕم ئەمریکیان هەنێکی ئەڤیەک ئاستەن کرد بە تایبەتیژی بەریتانیا پڕ ناڕەحەت بوون یعنی تو بەخۆشی دەزانە بەریتانیا لە ڕۆژهەڵاتە ناوین پڕ بە شیدەت دژایەتیە سیاسەتە ڕووسان دکا ئیدی عراقژی بەوێ ڕەنگی دخەنە ناوخۆ و عراقژی وەک وڵاتێکی کەڤن کۆلۆنیەکی کەڤنیا یا بریتانیای دەبینە لۆما ئەس باوەڕم هەنێکی دەوی واریدا هات سەکناندن یعنی ئەو کۆنتراکتێن دەناوبەرە حکوومەتە هەرێم و رووسایدا هەنێک هات سەکناندن لێ بێگومان تەکلیەن دیپلۆماسی یاڕۆتین بەردەوامن حتەنا ئەڤال هیوا tekiliyên di navbera hêzên başûr de tu çawa dibînî yani tu zanî divan bernama da bi taybetî bernameyê ku ez çê dikim de bi hema piraniya mêvanan ra ez li ser Yekîtiya Kurda jî disekinim yani nêrînekî hevbeş heye tê gotin ji bo Yekîtiyekê Kurda baş çêbe dibe di her parçeyê de yekîtî çêbe berê her tiştî yani tu tekiliyê di navbera hêzên başûr de çawa dibînî yani hem QDP yeneke û hem jî partiyê din tenê QDP û yeneke nîne tu zanî dehan partî hene yani nizanim dibek û hûn we nêrîna min bizanin yani ew deh pazda salan nêrîna min devîwarî de hatiye guhartin li gorî qenaeta min yani yekêtiyek li ser bingehên netewî etnîkî û qewmî di nava çi netewanda qet çê nebûye û qetî çê nabe yani عرب ڕەوشاوان ژمە گەلێکی چێترە هەم دەوارێ ئیدولۆژیک هەم دەوارێ سیاسی دەوڵەتێوان هەنە ئابوودیێوان هەیە گەلێک هێزێوان دە هەمی واران زیدەترن لێ یەکێتێکی وانی عربانینە یەکێتێکی عربان هەیە لێ کا وەرە ژمڕابێژە کەنگی ئەو یەکێتی عربان کاریە لەسەر پرزگرێکی بەسیجی یەک بڵاو عرب دزانی دەولەتن yani یەکێتێکی ئەوان هەموو تو نەبەژی دناوە خۆدا devlet hene yani de her devletê de jî yekîtikî navbera hêzên siyasî de heye mesela yê Başûrê Kurdistanê li Başûrê Kurdistanê jî de partî hene yani li hemî Kurdistanê ne li Başûr li hemî Rojhilata Navîn û li Kurdistanê jî de partî heye partî keristeyekî dewletê netewî yani tu nekarî partî mantiqa partî hizb ji mantiqa devlet bi temametî da bibirî يعني جهفدورة جدانينا لما منطقة وانجدا سياسات هي برجواندية باشا تو شو دكاري برجواندية بككيو بدكيو
یەکێتی نیشتیمانی کوردستان و جیۆپۆلیتیکەوانی جودا هەنا بەرژەوەندیەوانی جودا هەنا جوگرافیان جودا هەنا ئەم بێژن ئالین و تەکلیان پێراچێ دەکەن و پشتێ خۆ پێ دەبەستن دانوستاندەی پێرا دەکەن هێز ژێ دەگرن و هێز دەدەنێ جودانە یەک ئیرانە یەک تورکیا یەک ئەفغانستان یەک نزانم کیە یعنی بەوی ڕەنگی یەکێتیەک لەسەر بنگەهێ ئەتنێکی قەومی قەت و قەت چێ نابن ئەو 15 ساڵە دەیواریدە نێرینە من هاتنە گۆرتن و لە گۆری من ئەو یعنی چ بێژم خەرجکردنا ئەنەرجیامەیە یعنی من بەخۆشی 10 ساڵان لە بروکسلی ئەنەرجیا خۆش بووی وەیەکی خەرج کرد بەڕاستی لێ ئەنجامەک وەرنەگر و ئەس باوەڕ ناکەم ئەنجامژی وەربگری لێ چ هەیە دەوردا ئیتیفاق هەیە ئەف ئیتیفاق گەرەک ئەم وەک یەکێتیان نەتەوی نەفرۆشن خەڵکێ ئیتیفاق دەناوبەرە پەدەکێ و پەکەکێ چێ دەبن دەناوبەرە یەکێتی و پەدەکێ چێ دەبن لێ ئەف ئیتیفاقێکی سیاسیە تایبەتیش بۆ باشوور ئەس دپرسم ئەوەڵ هیوا یعنی ئەم بێژن ئیتیفاق یعنی ئیتیفاق چەوەیە دەناوبەرە هێزین باشووردا اتفاق دەناوبەرە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا لە پشتی ئیتیفاقە واشنتۆنێ بەردەوام دەکەن مەسەلە جاناتی گوتن ناکۆکی کورد ناوبەرە ئەم بێژن هەرێما ku dibin bandora qede pêdaye û herêma dibin bandora yenekê de heye û her wiha ev bandorê li ser rewşa aborî jî dike dibêjin mesela li Hewlêrê rewş cuda ye li Sulêmaniyê cuda ye نها ئاف دەخوازم پڕ کورتی بنگەهێوی دیرۆکی ئەو بکەم یعنی گەلک ئینسانێ ما وەک لە چارچەوەیەکی ڕۆژنامەوانی تەسک لە مەسەلێ دنەرن یعنی مەسەلە هەنێکی بنگەهی خۆی دیرۆکی هەیە و گەلێکی کوورێت لێ ئەس نەکارم حامی بە درێژی لەبەر بەحسە ئەس پڕکن بەحەز دەکەم یعنی ژبەرێدا ئەم بێژن پشتێک و ئینگلیز هیندستان داگیر کرد لە کوردستانە باشووردا حتا ڕۆژە ئیرۆ بەردەوام شەڕ و ناکۆکی دەناوە دوو تەریقەتاندا هەبوو یەک قادری بوونە یەکژی نەقشی بوونە نەقشبەندی بوونە و ئەف هاتیە یعنی هێژی باندۆرێکە گرنگ یا ناقشی و قەدریە هەیە نە وسا لە باش ئاینەن وسایە لێ پشتێک و ئەم بێژن سەردەما سوڵتان مەحمووددا ینی سوڵتان مەحموودە ئەنقەرێ ئەستەمبۆڵێ پشتێک و نەقشبەندی تەکلیا خۆ بە ئەم بێژن دەوڵەتە ئۆسمانی ڕاچێ دەکەن هەنێکی فرە دەبن لە سلێمانیە و لە هەولێرە دەردەکەبن دەچن باکوور دەچن ینی بڵاوی و ڕۆژهەڵاتان ناوین دەبن هەنێکی نەقشبەندی دەسەڵاتێوان زێتر دەبێت دەسەڵاتێوانی ئابووریژی زێتر دەبێت ینی تو شەرتێن وێ دەمێ یا دەوڵەتە عوسمانی زانێ وێ دەمێ و ناسیۆنالیزم لە فەڕەنسا دەهات ئەناتۆلیا ناوین و وێ دەمێ فینانس و پەرە دەهات ڕۆژهەڵاتان ناوین ینی ئۆسمانلیژی بە پەرە و بە سیاسەتە فینانس و ناسیۆنالیزم هەنێکی ئەو دەبوون بە باندۆر دەبوون Osmaniya Nakşibendiyaş xara bikarani û niha jî komara Tirk jî bikartîne. ڕاستە نەهاژین یعنی نەهاژی دەسەڵاتی حکوومەتە ئاک پارتی نیڤێوی لینگەکیوی نەقشبەندیەیە ئەو نەهاژی هەیە vêja ew heta em bêjin 1930 çilê bi wî rengî berdewam dike lê piştî wê partiyên siyasî ava dibin û partiyên siyasî ava dibin pacara yekemîn sala 1946 ji aliyê rewşenbîrên neteweyên rewşenbîriya Kurdî partiyekî siyasî çêdibe û li Sulêmaniyê ew parti yanî zêdetir kesên Sulêmaniyê û Koyê û bajêranin ku partiye çê dikin lê ew rewşenbîr nekarin partî bimeşînin ji bo çi nekarin ji bo ku li gorî qenaeta min nasyonalîzm çi dibe bila bibe îdeolojiya Çînên jor ya civakê ye û Çînên jor ya civakê di nava Kurdan de kiye ne rewşenbîrin ne ezim ne tûy ne karkera ne cûtkara borjwaziyê me jî ne kiye axaya serokê şêxa şêx zêde şêx û axaya بەوی ڕەنگیە و لۆماژی ئیبراهیم ئەحمەد تێ دەستێ لەیەکی دگەڕێن
كو بارتيا جوان رابع ماشينه دچن لقفقاسيا ملا مصطفى دبينن كو دم بشتي كومارا روخانا كومارا كردستاني ببو ملتجي لقفقاسيا ولا لسوفيتي بله يتينن پشتی سال 46 تینن کردستانی لی دما تینن کردستانی پشتی دمکی ایدی روشنبیر و آغا لهفدو ناکن ایدی تکلیوان خراده بن سال 1966 بشون و ایدی یکیتین اجتماعی کردستان هدی بچن پیواژه‌ان چه دبه به پیواژه‌ای که چه نابه و سال یکیتین اجتماعی کردستان جی لچیه جار نجار شر پدکی دیگر لی جار نجار جی گاوا کو هر دو علی ضعیف دبون به هفرا اتفاق چه دیکرن مثلا سال 1988 دماکو حکومت عراقی انفال کرد چک کیمیایی بکارهن پیش مرگ نکاری بخوال سر لینگان بگیره به هفرا اتفاق کردن بریویجی اتفاق کردن یعنی 84 و 85 لی اف زیادتر ایرانی رول تدادی جبوی که ایرانی به عراق را شر دکرد دخواست کردین عراقی بکی یک و به هفرا لهمبری عراقی شر بکن و شرجی کردن انجامی انفال درکت انفال درکت به رنگی حتی 1991 هات 91 راب سرحدان باشور کردستان ام بجن چه دبه جبوی که صدام کویت داگیر کریا شرط ناونتوی مساعدا جبوی و سال 1994 دماکو تین پارلمانتوی ایدی جاردن به هفرا شر دکن حتی اتفاق واشنطن ایدی لامریکای هات آوا کرن 1999 ایدی لوی دمده هات بریاردن کو او برجواندیان به هفرا پارو بکن نها او اتفاقا یکیتی پدکی لسر بنگه پارو کرنا عبوری سیاستیه لی اف پاروکرین گندلی و ناعدالتیکی پر مزن بخورادینه و هر سازین کردستانی بوی سازیکی حزبی یعنی دولت بوی حزبی حکومت بوی حزبی پارلمان بوی حزبی حزب چه بخوازه اف چه دبه و فرد بوی حزبی بوی کویله حزبی د شرطکی وساده تو نکاری بیجی بحثا یکیتیه جی بکی جبوی که جواک نمایه جواک خراد به رنگی و جدابونکی پر مزن هی دنافبرا جیل نو یعنی یکو پشتی سال 1991 هاتی دنیای و جیل ما ایکو دبیجن برای صدام ظالم بویا او جیل نو نزانی صدام کیه صدام ندیتیه ظالم بویا ظالم نبویا ایشوی پینینه دبیجه از سال 91 هاتیم دنیای حتی نه من خوین نخو تمام کردیا من زانینگه تمام کردیا لیش بوی که از یکیتی نیما از پدک نیما هون کار نادن من هون تشتکی نادن من از نکارم یعنی جیانا خو بنیاد بنیم پیک بینیم لو ماجی یعنی جدابونه کی مزن دوی وارده بنابرا جواکه و پارتیان جیدا هیا بله حوال هوا ویجی لازمه مرو بیجند درباره نقشبندیه دا تگوت دوزانی تکیلیه نابر AKP و KDP پر باشه یعنی تگوتن کو او تکیلیه نابر نهاد AKP و KDP دجیل لسر بنگه تکیلیه کevin یه نقشیه دایه yani بێگومان ڕاستە ینی ئاv ئالیەکیوی ئیدۆلۆژیکە کو تەکلیەکی وانی وسایە هاسانە ji بۆی وان هاسانترە لێ دەوارێ سۆسیۆلۆژیدا جی هەنێکی تەکلیەن پەدەکێ و ئەردۆغان پارتی وەک یەکن هەردوو AKP هەردووژی دخوازن مەسەلەن پەرلەمانتۆیەکی زەعیف هەبێ هەردوو دخوازن سیستەما سەرۆکاتی هەبێ سەرۆک هەبێ سەرۆکی هەرێما کوردستانی کاک مەسعود لە سەرڤەیەکی پڕ ئیسرار کرد و ji بۆ ناوێ سەرۆکێ پەرلەمانتۆیەک و دکتۆر یوسف محەممەد بوو ji گۆڕان بوو ئەف سەرۆک ji پەرلەمانتۆ هاوی دەربە نەتەنێ لە پەرلەمانتۆ ڕێک نەدا بێ هەو لێرێ یعنی حتاکو ڕیفراندۆمژی چێ بوو لێ ئەو تێرێ نەکرد چوو لە سەروێ ڕیفراندۆمژی چێ کرد یعنی سەدەمە کو ڕیفراندۆم چێ کرد ئەو بوو کو ئەم بێژن ئەو کەماسیێن خوا یەک ڤەشێرە دوو سەرۆکاتیا خوا لەسەر بدێ فەرزکردن
و هەنێک بێگومان کەماسیژی هەبوون دە شەڕی داعشێدا یعنی بە تەکیلیەن بە داعش ئێوەرا مەسەلەیە شەنگالی ڕانە کەماسی هەبوون دخواستە هەمیان ڤانە بەشێرن و لەوەردا ڕێفراندۆمژی چێکردن و پشتی وێ برێکمە گۆر هات ئیدی دیت و ئەو سەرۆکاتی بووە بەڵا ئێدێ کاک مەسعود ji سەرۆکاتی ئاوید و نێچیروان ئانین شوناوی نێچیروان نەها دەسەڵاتی خۆ هەرێکی دەسەڵاتێوی کێمکردە دەسەڵات خستنە زێتر دەست سەرۆکی حکوومەتێ لێ ئەو سەرۆکی حکوومەتێژی مخابن یعنی هەم زێدەتر دەما نێچیروان بارزانانی زێدەتر فرسەتدا و ڕێکدا و تورکیا بکەونە عەردێ باشووری کوردستانê لە سەدا یعنی 30 کیلۆمتر گەلک زێدەیە کاک ئەحمەد 30 کیلۆمتر 40 کیلۆمتر کەتیە ناو عەردێ باشووری کوردستانê یعنی نەها هەموو باژارێن بەهدینان ڕاستەوڕاست لەبن کۆنترۆلە عەسکەری تورکیادانە یعنی عەسکەری تورک لە کوو بخوازی ببیکسی دکاری باژارێکی بەهدینان تەڕەمە بکە دکاری خەڵک بخابن yani bê îtiraz dewleta Tirk kê derê bixwaze operasyon lê çê dike ئۆپەراسیۆن چێ دکا حتا هەر دەرێ دچێ ji غەینی wê ئەو دەسەڵاتداریە vê حکوومەتە یعنی ڕاستە پرۆتۆکۆلا پترۆلê cara yekemîn Nêçîrvan Barzanî muhendîsatiyewî kir ew rast e tekilî bi Tirkiya jî ra yekemîn car Nêçîrvan Barzanî muhendîsatiyewî kir lê neha hikûmeta Mesrûr Barzanî berastî hikûmetekî polîsiya hikûmetekî emniya yani tu çi dibêjî yek rexne dike yek nivîs dinivîse û te dixê hepsê rêkêtenîne tu advokatekî bigirî rêkêtenîne ailê te bêcem te û dîrek te bi heger rismekî te bi gerîleyekî girtibe te bi PKK tawanbar dike û dibêje 3-4 sal beriya neha PKK filane kes kuşt PKK car necar ajanan dikuje yani ev rastiyek e ca hinek ajan hene li behdînan ئەو دچن دەستپێکی دۆستاتیە پەکەکێ دەکەن ئارزاق و لۆجستیک و نزانم چ ژوان ڕدەبن ئانجی قاچاقچی تێ دەکەن فیشەک و سیلاحان دفرۆشن پەکەکێ و پشتڕاژی ئاژان تێ دەکەن و پەکەکەژی جێوان دەبینی وان دکوژە وان جەزا دەکە لۆمە کەسێن وەکمە ئەم بێژن نەها 5 کەس لە بەدین هات نەگرتن ئەس هەست هەر 5 کەسان ناز دەکەم ڕۆژنامەوانن وەک من yani tiştekî wan nekiriye lê carna ji bo karê rojnamevanî çiye çiye yani gava ku ez jî li Brukselê rojnamevan bûm min carekî bi Talîban re telefon kir min bi Talîban re telefon kiriye yani tu dikarî li Bruksel dikarî min tawanbar bike ku ez Qaîdem ez jî Talîbanim ne ez rojnamevan bûme min bi Talîban re tekilî çêkiriye û min agahî jê xwastiye yani دەوردا خەلەتێک نینە ئەو ڕۆژنامەوان جارێکی چییە جەم هەرێما گەریلا لەوەر فۆتۆڕافە کشاندیە و ڕیپۆرتاژێک چێکردە نەها ئەو گرتنە ji bo ku pedekê rexne dike dibêjin ev ajanti ji pekekê re kiriye û pekekê jî filane rojî filane kes kuştiye heval hîwa çi qas rojnamevan qasê ku tu dizanî niha li başûr di zîndana dane yani heta vê dumayê jî nêzî nêzî heftê kes hatibûn girtin bêguman ew hemî rojnamevan nebûn hinek ji wane aktivîst bûn zêdetir lê niha 5 rojnamevan û çalakvan hene cezayê 6 salan li ser wan hatiye yani me dikarin bêjin di zîndanê Herêma Kurdistanê de bi dehan rojnamevan niha hene girtîne her roj çendan digirin piştî demekî wana an jî bepareyan an jî ditirsînin an jî wane ew dikin dişînin surgunê zêtir pedeke wan digire û dişîne Süleymaniyê nayê carekî din werin naw bajarê xwe ailê xwe û filan li Süleymaniyê dimînin dijîn niha piranî tenê rojnamevanên ji başûr nehatine girtin rojnamevanê ji bakur hene yê rojava hene ew jî hatine girtin her rojnamevanekî bakur li gorî yani bi em bêjin berçavka Rûda û Kurdistan TV rojnamevantîneke tê girtin ev sedî seta yani ev sedî seta mixabin ev bandorê li ser rewşê din yên Herêma Kurdistanê jî dike mesela li ser rewşa aborî jî dike pir însan hene li Avrupayê mesela dixwazin biçin
Herêma Kurdistanê li wê derê kar û xebatê bimeşînin ji ber vê nêzîkatiya herêmê li rojnamevanan bi taybetî ew karmend jî newêrin biçin Kurdistanê kar û xebateke bimeşînin û her wiha di aliyê turîzmê de jî bandorekî pir neyînî dike. Kes newêre ji bo çend rojan li Kurdistanê derbas bike jî biçe herêma Kurdistanê yani bi taybetî ev rewşeke pir girîng e divê were guhertin. نه راسته یعنی آف روشا آک پارتی کو ل ترکیه و ل باکوری کردستان آوا کریه گله کی کوین ترا جخوا وانا بریا آک پارتی او کری یعنی گاوا کو وانا ام بجن سورانی ما محمو سردشت عثمان و ام بجن گلک روزنامه وانین دنه ترور دکرن و دکشتن آک پارتی ندکریو دمی AK Parti ew çend salên dawî dest pê kiriye. Yani berastî jî em bêjin heps û zîndanî tirs û teror li ser rojnamevanan, li ser çalakvanan, li ser her însanekî ku bi serbestî dixwaze biaxife, rex nebigire, an jî nabe hîzbê êdî bi wî rengiye. û ew zêdetir ji aliyê pedekê heye lê yekêtiyê jî car nacar van tiştane dike. Bêguman yani em rojnamevan ji ber vê yekê em taybetî rewşa rojnamevanan dest pê ketînin ziman lê belê tenê rojnamevan nayên girtin tu zanî her çalakvanên ji bo pêşketinê kar û xebateke dimeşîne ji bo demokrasiyê pêşketina demokrasiyê kar û xebateke bimeşîne li başûr hedefe tê girtin. Her çalakvanekî civakî ji dervey kontrola wan be her karekî bike êdî siyasî jî nebe ew kar heta ji bo wê ji bo parastina em bêjin jîngehê bê dîsan wî digirin. Ev sadî sata gerek her tiştekî yani bi taybetî rayedarên herêma Kurdistanê divê vê rewşê di ber çavra derbas bikin ji ber ku başûrê Kurdistanê yani herêma Kurdistanê bi taybetî ji bo hemû Kurdan weke dilê Kurdistanê tê naskirin. Yani di tu parçeyeke Kurdistanê de niha desthilatdariyeke Kurda tune dervey başûrê Kurdistanê. Hêdî li Rojavayê Kurdistanê wê çêbibe ama li Bakurê Kurdistanê desthilatdariyeke Kurda tune li Rojhilatê Kurdistanê tune. Yani bi milyonan Kurd çavê wan li herêma Kurdistanê da ku li wê derê rewşeke baş pêş bikeve ew jî bikaribin ber bi wê derê biçin. Yani ne ku biçin wê derê bijîn hemû jiyana xwe li wê derê derbas bikin. Lê belê salê çend rojan biçin ser axa bav û kalan li wê derê dema xwe derbas bikin. Ama ev nakokiyê hene, ev nêzîkatiya hikûmeta herêmî ya Kurdistanê ku li rojnamevanayê, li çalakvanayê, li civakê ye mixabin dibe weke astengî divê rojeke zûtir ev werin derbaskirin li ser bê sekinandin. Eval hîwa em gihîştin dawiya bernamê lê belê pirsekên min a din ya girîng heye tu zanî îro bi taybetî di televizyonên Tirka da hate gotin di derbarê kuştina Qasım Süleymanî de generalê Îranî ku li dawiya di sala par li Baxdadê hate kuştin di televizyonên Tirka da tê gotin ku kuştina Qasım Süleymanî bi taybetî bi alîkariya herêma Kurdistanê çêbiye. Yani bi taybetî bi alîkariya İsraîl û ya herêma Kurdistanê çêbiye. Tu çawa dibînî tu çi dibêjî divê derbarê da yani bi taybetî Tirk çi dixwazin bikin yani ev ez bawer nakim bingeha vê nûçeyê hebe rastgeheke wî tune lê belê armanca Tirka çi ye? Yani berya Türkan gerek em gazincê xwe li Kurdan bikin. Yani nizanim ez bawerim îro an jî du li televizyona Türkan dîtiye lê min berya sê çar rojan li televizyona Rûdaw û Kurdistan TV dîtiye ez dikarim piştira lînkê wan û ku tarîx li ser heye. Yani berya sê çar rojan hatiye nivîsandin ez dikarim piştira bişînim. Yani destpêkê ji aliyê wan hat ava kirin. Yani çi gotin mesela Rûdaw çi got? Yani zêdetir em bêjin tohmet boyî aliyê Lahûr Talibanî destê xwe dirêj kirin. Ji bo ku niha
لە باشووری کوردستانی دوو گروپێن ئانتی تیرۆر هەنا ئەو نوچەژی دەبێژە گروپی ئانتی تیرۆر یا کوردستانê بە استخباراتە ئیسرائیل کەتیە نافتەکریان و استخباراتە ئەمریکا ژیرا و بە هاڤرا قاسم سلێمانی کوشتنە یعنی بەوی ڕەنگی دەبێژن نەها یعنی ئەv هەنێکی چما ji aliyê televîzyonê Rûda û Kurdistan 24 yani bi taybetî dixwazin lahor bikin weke berpirsiyar yani bin tometî da bihêne demekî dirêja pedeka yani di dema Celal Talebanî da jî yani pedeka siyasetekî wî wisa hebû ku em bêjin yani piştî em bêjin rûxana rejêma Iraqê piştî ku Saddam êdî girtin û beriya ku îdam bikin ji xwe yenekê bi Mam Celal re li hev kir gotin em te dişînin Bexdayê em te dikin serokkomar tu here Kurdistanê ji me re bêle û bi wî rengî hêdî pedekê karî bû hemî berpirsyarên nav polîkbîroya Yekêtiyê nêzî xwe bike êdî bi wî rengî jî encam wergirtin yani neha jî ew berpirsyarên kevin ya polîkbîroya Yekêtiyê hemî destê pedekê dana mixabin yani henekî nexwin nexweş ji bo temaşevanê te lê rastiyekê gerek mirov wî jî bibîne rastiyê em divê rastiyê bînin zima neha çend kesek hene destsaziya istixbarata pedekê re berêkar kirine neha reviyana hatine Almanyayê multecîne û li carna tên bi nasnameya xwe bi navê xwe bi suretê xwe hemî belgeyan derdixin holê ku ew ji parastina pedekê re yani saziya istixbaratiya pedekê karkirine ji bo ku du sazî hene du saziyên istixbaratî hene ya Yekêtiyê dibêjin dezgehê zanyarî ya pedekê jî parastin vana çi dikin li hemberî grûpên ku em bêjin metirsîne لەسەر سەرۆکێن وان دچن هەر سازیەک جوانە چەند کەچکێن لەشفرۆش دەستێ وان داهەنا ڕووسن عەرەبن پڕانی ئیرانینە ئەو کەچکێن لەشفرۆش نێزی وان دکەن و پشتڕە فلیمێ وان دکشینن و ئەو فلیم دکەن بەلگە جوان ڕادەبێژن هەگەر کو هون بەمەڕا کار نەکەن هون دەکارن دەناوە پارتیا خۆدا ببینن لێ هون کەنگی بوون مەترسی تهدید لەسەرمە وە کەنگی سیاستێک ئانژی گوتنێک لە دژی مەکرد ئەمێ وا بەڵگیانە لە دژی بەکاربین شانتاژ دەکەن vêce neha li destê pedekê de vîdyoyên berpirsên Yekêtî hemî hene lê de piştî mirdina Mam Celal êdî Lahûr henekî derket pêş Lahûr jî yani kesekî istixbaratiya berpirsê grupa antîterora kesekî denava grupê istixbaratî de ye lê gênc e احتمالekî mezin heye ew şiroveya min şexsî ehtimalekî heye heta niha filîmekî wisa derheqê Lahûr destê wan da nebe loma Lahûr henekî bêminet e bêminet siyasetê dike pedeke pir jê narahet e yani li hember Lahûr nikarin tu şantajeke bikarbînin ji ber vî yekî dixwazin navê wî bi kuştina Qasım Süleymanî vegirê bidin rast e yani dema referandumê de te bi xwe jî dît pedeke Yekêtiyê piştî yani piştî ku Iraq vegerê Kirkûkê û em bêjin maddeya herêmên xetê sîv şeş herêmên Nakok û Şengal û Telafir û Mexmûrê û Kirkûkê yani Yekêtî pedeke li dukan bi hevra civiyan û gotin em ê teslîm bibin tamam em xeled bûn em ê teslîm bibin û bila hikûmeta Iraqê vegerê lê hikûmeta Iraqê gava ku vegeriya pedekê zêdetir Lahûr tawanbar kir ku Lahûr alîkariya wan kiriya rêgdaya ew werin Kirkûkê Lahûr jî digot me berê îtîfaq kiriye em berê bawer rûniştine û me nêrîna xwe gotiye em nekarin şerê Iraqê bikin ji bo ku Amerîka li pişt wan e em dijî referandumê bûn we em mecbûr kirin bêguman di dawiyê de Lahûr jî teslîm bû ji bo referandumê yani referandum jî ew jî berengekî kêm têda bi taybetî bi kuştina Qasım Süleymanî ve girêdayî dixwazin
herhalde hedef eva, armanc eva ku tekiliye di navbera yenekî û Îranê de xirab bikin. راسته يعني دخوازن İran jî qasê ku em dizanin dewleteke ve qasa kevin nayê vê lîstikê. Yani bi tenê nûçeyên televizyoneke çend televizyona bi nûteyên televizyonên Tirka ez bawar nakim İran were lîstikê. Ne wisa? يعني أجي باور ناكم لدنا فإيران داجي براستي جروب ناكوك جي هنا يعني هذا الأحمد يعني اطلاعات وأنبجن سوباي بازداران وعسكري إيراني ووزارة درفيا إيراني مروف نكاري بيجي يكن يعني تو بخوش دزاني دماكو قاسم سليماني لبغداد هات كوشتين ودمي تكليه هبون دنا بلا سعودية وإيران دا نهاجي تكليه هنا نهاجي سعودية وإيران لبغداد بهاف درونن ئاف چەندە یعنی یەکی بەرپرسیارێکی ئەمنی ژمڕاگوت لە بەغدایە گۆ حتانەها حەفت جار استخباراتە ئیرانێ و استخباراتە سعودی بە هەڤرا ڕوویشتنە و دەمێ پێشدا وێ وەزیرێ دەرڤە بچن بە هەڤرا ڕوونن دیسا لە بەغدایە بە هەڤرا ڕوونن قاسم سلێمانیژی لە بەغدایە هات کوشتن و تەکلیا خۆ بەوێ ڕەنگی هەبوو دەخواستن وێ دەمێ ئەو تەکلی بلۆکردن سابۆتەکردن هەگەر و قاسم سلێمانی نەکوژمان احتیمال بوو یعنی وێ دەمێ ئەو تەکلیە ناوبەرە سعودیا و ئیرانێ هەنێکی زێتر پێشکەتبە لێنەها دیسا دەست پێ کرد یعنی مرۆڤ خویا دکا وێ دەمێژی خویا کرد دەناوبەرە گروپên ئیرانێداژی هەنێکی یەکگرتنێک نینە یعنی سیاسەتاوان هەنێکی جودا هەیە ناکۆکی ناوبەرە وانداژی هەیە ناکۆکی هەیە لێ دیسانژی باوەڕ ناکەم دەولەتە ئیرانی وەک دەولەت و هەری داویە هەری جارە داویە بڕیار دەدا یعنی ئەو تەکلیان خۆی دیرۆکوی بە ماڵە مام جەلالڕا خرا ناکەن ئەو دەخوازن دیسا تەکلیێوان ببینێ و بەلگەیەکژی دەستێواندانە بێ لەسەر قاسم سلێمانی ناکەن یعنی تشتێکی وسا ناکەن یعنی ئەگەر ئەو خواستبان انتقامە قاسم سلێمانی هەلی نابان حتا نەها بە ئەمریکای شەڕ دەکردن لە عراقی چما شەڕ نەکردن یانی ئەڤال هیوا ez spas dikim em gihîştin dawiya bernamê tiştekî tu bixwazî lê zêde bikî heye نا ساقی سلامتیاتا گەلک سپاس سلااف ji بۆی تەماشەوانên وەژی spas dikim temaşevanên hêja em gihîştin dawiya bernameyeke ya rewş ya careke de